بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستان من دانا محەممەد ئەڵلقەیەکی نوێ لە پرۆگرامی ئەمڕۆ پێشکەشەکەین. بڕیارە بیستی ئەم مانگە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆ خولی شەشەم ئەنجام بدرێت. طبعاً ئەگەر ئەو با بڵین ئاڵۆزیانەی کە لە ناوچەکەدایە بە تایبەت لە نێوان قەوارەی زایۆنی و کەرتی غەزە و لوبنان سووریا ئەگەر پەل نەکێشێ بۆ عراق و عراق نەهێنرێتە ناو ئەم بارودۆخەوە لەم چەند ڕۆژەی ماوە ئەوە بڕیار وایە پشت بەخوای گەورە هەڵبژاردن بکرێت. چەند سەعاتێکی کەمیشمان ماوە بۆ ئەوی کە پرۆسەی بانگەشەی هەڵبژاردن بۆستێت بێگومان بە پێی ڕێنمایەکانی کۆمیسیۆن شەوی 15 مانگ سەعات 12 کۆتاوادێ بۆی کە بانگەشەی فەرمی بوەستێت. چەند ڕۆژەکە قەوارە و حیزب و لایەنە سیاسیەکان و کاندید و بەرگژێرەکان بە گەرمی سەرقاڵی بانگەشەکردنن بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان. هەڵبژاردن و دەنگدان نەخشەی سیاسی لە هەرێمی کوردستان دەگۆڕێت یان نە؟ گرنگی و مەهامی دەنگدان و پرۆسەی هەڵبژاردن چییە؟ ئایا ئێمە بایکۆتکەین و لە ماڵەوە دانیشین یان نەخێر بەشداری لە هەڵبژاردن نابکەین؟ بۆ لێرە و لەوێ دەوترێت هەڵبژاردننی ئەم جارە زۆر گرنگە، نەخشەی سیاسیە گۆڕێت لە پەیوەندی هەیە بە بارودۆخی ناوچەکەوە. ئەم پرسیارانە گفتوگۆ گەنگەشاکەین بە میوانداری زۆر بەڕێز بیلال سلێمان چاودێری سیاسی کە ڕاستەوخۆ بەڕێزیان لە ستۆدیۆ لەگەڵمان میوانە. کاک حاجی بەخێر بێت. زۆر سپاس. سڵاوی خوارد دەبێت. هەر بەڕاست لێرە و لەوێ زۆر ئەبیستین هەموو لایەنە سیاسیەکان، قیادی هەموو لایەنەکان، هەموو بەربژێرەکان، تەنانەت لەسەر ئاستی باڵغستانەکانیش کاک حاجی باس لەواکەن هەڵبژاردننی ئەم جارەی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان گرنگی خۆی هەیە. منەوێت لە جەنابەت بپرسم گرنگی ئەم هەڵبژاردنە بۆ خولی شەشەم لە چاو خولی پێنجەم چوارەم ئەوکانی دیکە چییە بەڕاست؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. بەتاکید هەڵبژاردنەکان هەمووی گرنگی خۆیان هەیە، بەڵام دیارە ئەم هەڵبژاردنە تایبەتمەندێکی تری هەیە کە گرنگێکی زیاتری داوە بە هەڵبژاردن. ئەویش ئەوەیە کە چەند هۆکارێک هاتوونە پێش لە هەڵبژاردنەکانی ڕابردوو. هەر لە سەرەتاوە وەکو بڵێ دیار بوو کە کورسیەکان چۆن دابەش دەکرێن، با بڵێن دابەش دەکرێن، ینی جۆرێک لە دابەشکردن هەبوو یان جۆرێک لە ئەوەی کە دیار بوو ئەم لایەنەی دەسەڵات چەند تەزویر دەکەن و چەند دەیانەوێ کورسیەکانی خۆیان زیادکەن بە جۆرەها شێوە، بە شێوەی تەزویر، بە شێوەی کۆمیسیۆن، بە شێوەی دەنگدانی مردوو کچی و چی و چی یان بۆ گۆڕینی سندوقەکان کۆمەڵشتی زۆر هەبوو لە ڕابردوو. بەس ئەم جارە ئومێد دەکرێت کە ئەوانە نەمابێ. چۆن ینی چۆن ئەمانە چەند هۆکارێکەیە. یەک کۆمیسیۆنی لە دەستی ئەو کۆمیسیۆنی ئێستا کە بڕیارە ئەم هەڵبژاردنە بەڕێوەبەرە و ڕێکارەکانی گرتوۆتە دەست. ئەم کۆمیسیۆنە جیاوازە لە کۆمیسیۆنەکانی ڕابردوو کە ژێر دەسەڵات بێت، دەسەڵاتی با بڵێن حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان لە بەغداوەیە و بەغداش ڕاستەوخۆ چاودێری هەڵبژاردنەکە دەکات. ئەمە هۆکارێکی سەرەکیە یەکەم. دووەم، پاکردنەوەی لیستی دەنگدان بە شێوەیەکی زۆر باش، تا ڕادەیەکی زۆر باش لیستی دەنگدان پاک بۆتەوە لە خەڵکی مردوو و لە ئەم خەڵکانەی کە لە دەرەوەی با بڵێن کوردن لە هەرێمی کوردستان، خارجی هەرێمی کوردستانن. کۆمەڵە خەڵکێکی زۆر لەو شێوەیە لە دەنگدانەکانی ڕابردوو بە ناوی دەنگدانی تایبەت و چی دەنگیان دەدا. ئەوانە و کۆمەڵشتی تریش لەو هەڵبژاردنە ئەوە نەماوە. بۆیە ئەم هەڵبژاردنە وەکو دەڵێ سەنگی مەحەکە، سەنگی مەحەکە بۆ لایەنە سیاسیەکان. ئەوە لەو ڕێوە گرنگێکی خۆی هەیە. لە ڕوویەکی کەشەوە دیسان ئەم هەڵبژاردنە لە دۆخ و وەختێکی تایبەتدایە کە وەزئی هەرێمی کوردستان و بەغدا کۆمەڵە گرفتی تایبەت هەیە و لە سەروبەندی یەکلاکردنەوەن بۆ ئەم کێشانە. چێ دەسەڵات دەگرێتە بەدەست؟ پەرلەمان دەسوڵتە و دەسەڵاتی چی دەبێ؟ ئەم پەرلەمانە ئەگەر بە شێوەیەک بێ لە دەستی بەتایبەتی ئەم دوو حیزبە دەسەڵاتدارەی کە لە هەرێمی خۆیان سەپاندووە لە دەستی ئەوان دەربهێنرێ بەهۆی پەرلەمانەوە، بە تاکید گۆڕانکاریی گەورە لە سەرمەستەوای هەرێمی کوردستان و عێراقیش ڕوودا. ینی پەیوەندیەکانی بەغدا و هەرێمی کوردستان
لە دوای ئەم هەڵبژاردنە پەیوەندێکی دیکە بێت بەتاکید جیاوازێکی زۆری دەبێت بەتایبەت ئەگەر گۆڕانکاری لەناو پەرلەمان دروست بێت و ئومێد دەکەم کە دروست دەبێت بۆیە گۆڕانکارەکە مەبەست لە چێ کاک حاجی بێت گۆڕانکارەکە لەوەیە کە ئەم دوو حیزبە دەسەڵاتدارەی کە خۆیان سەپاندووە بەسەر خەڵکا بە پارە و بە زۆر و بە ئێغراکردنی خەڵک و بە تەزویر بەچی و بەچی ئەگەر ئەم دەسەڵاتیان نەمێنێ و ناتوانن لە مەودووە بە کەیفی خۆیان ببنە جۆرێک لە با بڵێن پاشای دزیەکان بە کەیفی خۆیان لە پێناوی نەوت و لە پێناوی داهاتەکانی خۆیان میلەت بچی بەسەر دێبێت ئەگەر ئەوان ئەو دەسەڵاتیان نەمێنێ ئەم بڕیارانە بۆ شێوە بۆیان ناچێتە سەر لەبەرەوە کۆتایی بەو جۆرە ستەمکاری و خۆسەپێنیە دێت چێ کۆتایی بەو دەسەڵات و خۆسەپێنی و با بڵێن ئەوی کە جەناب خۆیان با بڵێن خۆیان سەپانەوە سەر ئەم میلەتەیە چی ئەتوانێت کۆتایی بەوان بێنێت ئەم میلەت دەتوانێت بەچی ئەم میلەتە بە دەنگدان دەتوانێت ئەم دەنگدانە گرنگی زۆری هەیە ڕاستە لێرە و لەوێ بە تایبەتی لایەنی دەسەڵات بە ڕوونتر بڵێن یەکێتی و پارتی هانی خەڵک دەدەن کە بغەیری خەڵکی خۆیان خەڵک مایوسکەن دەنگدان بکرێ نەکرێ هەروەکو یەکە و ئێمە هەر دەسەڵاتمان هەیە و ئێمە هەر ینی لەو جۆرە قسانە بە زوان نییە ئەمڕۆ کە سەیرەکەی لە هەموو دنیا سەیری ئەوە دەکرێت لە دەنگدان چێ زۆر دەنگی هێناوە وڵاتانی دنیا عراق ئێران وڵاتانی دراوسێ ئەوروپا و غەرب و هەموو دنیا سەیری ئەوە دەکا ئەم حیزبەی کە دەڵێ من لە قسەم هەیە لە هەرێمی کوردستان حساب لەسەر دەنگەکانی دەکرێت بەوەش حساب لەسەر ئەندام پەرلەمانەکان و ڕێژەی پەرلەمانی دەکرێت لەناو پەرلەمان بەوە حسابی بۆ دەکرێت ئەو حیزبە کە زۆرترین کورسی هەیە زۆرترین قسەی دەڕوات لە پەرلەمانی کوردستان کەواتە ئەو قسەی کە ئەکرێ ئەو ترێ دەنگدان هیچ سوودی نیە و ئەمانە هێزیان هەیە و ئەمانە یەک کورسیان هەبێ و 100 کورسیان هەبێ وەکو یەک وایە ئەمە جۆرێک ئەوەی بەزانین و بەنەزانین بیکە ئاوە کاتە ئاشی دەسەڵاتەوە بڕێتەوە قوربانجان بە ئەوەی کە ئەسڵی پرۆژەکە ینی ئەسڵی فکرەکە بڵاو دەکرێتەوە بەنەزانی نییە بەزانینە بە شێوەیەکە بەرنامە بۆ داڕژراوە سیرکە لایەنەکانی دەسەڵات هەر لە ینی کە ئینتخابات ئەمڕۆ تەواو ڕۆژی 20 مانگ تەواو دەبێت هەفتەك دواتر داوا لە خەڵکی خۆیان دەکەن ئەوەی کە ناوی نییە ئەوەی فلان مشکلەی هەیە بۆ فلانی هەبووە بچێت لە کۆمیسیۆن ناوی خۆی بنووسێ فۆرم وەرگێ فلان کات فلان بۆ ئەوەی کە لە کاتی دەنگدان ئەوانەی کە دەزانن ئەندامی خۆیانن لە کاتی دەنگدان بتوانن بچن دەنگ بدەن و دەنگکانیان نەفەوتێ بەڵام کە هاتە سەر خەڵکی تر لەولا و لەلاشت بڵاو دەکەنەوە کە دەنگدان سوودی نییە و مەچن بۆ دەنگدان و بۆ ئەوان دەیانەوێت خەڵک بایکۆتی دەنگدان بکە ئەوان دەیانەوێت بەس ئەندامەکانی خۆیان بچن دەنگ بدەن چون بەوە ڕێژەی دەنگدان گۆڕانکاری دێت جەنابەت دەزانی بۆ نمونە ئەگەر 1 ملیۆن کەس بچێ بۆ دەنگدان لەو 1 ملیۆن کەسە بۆ نمونە ئەگەر باس لە حیزبی ئەلف بگەین ئەگەر 500,000 کەسی لەو 1 ملیۆنە بچێت کەواتە نیوەی کورسەکانی پەرلەمان بۆتەی ئەو ئەی ئەگەر 2 ملیۆن کەس بچێ بەڵام ئەندامانی ئەو هەر 500,000 کەس بێ ئەو کاتە لە 125 کورسەکانی پەرلەمان دەبێتەی ئەو ئەگەر خەڵکی هەرێمی کوردستان بچێ بۆ دەنگدان ئەو لایەنانەی دەسەڵات ڕێژەی کورسەکانیان بەڕێوەیەکی زۆر بەرچاو کەم دەبێتەوە من ناڵم نامێنێ بە تاکید دەمێنێ بەڵام ڕێژەکان زۆر کەم دەبێتەوە نابن بەو دەسەڵات و سوڵتەیە کە ئێستا بەردەستیانە بەڵامگە خەڵک نەچێ و ئەوان کۆمەڵە خەڵکی خۆیان هەیە هەردەچێ خەڵک بچیان نەچێ ئەوان هەردەچن بڕیاریان داوە هەردەچن بەڵام خەڵکی ئەوەی کە ناچێ خەڵکی ناڕازیە خەڵکی معارەزەیە ئەمەش زەرێکی گەورە دەدا لە بەرەو پێشچوونی سیستەمی سیاسی و بەرەو پێشچوونی عەدالەتی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان کاک حاجی بەغیر بوو باشیر نەچوون بۆ دەنگدان ینی بۆ لێک نادرێتەوە ڕازیم بەم دەسەڵاتی هەیە خۆی جۆرێک بە جۆرێک لە جۆر دووشتە خۆی هەندێک لە خەڵک پێی وایە کە ناچێت بۆ دەنگدان دەیەوێت بەوە تووڕێی خۆی دەرببڕێ کە ئەنەما من تووڕەم صحیحە ئەمن تووڕەم بۆیە ناچم بۆ دەنگدان بەس ئایا ئەمە بەدەی جەناب دەفەرمی ڕاستە من پێم وایە نەخێر صحیح نییە و ڕاست نییە ئەسڵ ئەوەیە کە خەڵک بچێ بۆ دەنگدان و دەنگی خۆی بدە یەک دەنگ زۆرە یەک دەنگێکە تۆ کە دەنگێک دەدەی شخصێتی خۆتە ئەم کەسێک کە دەنگت پێداوە وجدانی خۆت مرتاح دەکەی و جایش لە بیرمان نەچێ کاکدانە هەموو شۆڕشەکانی
پێغەمبەران سەڵات و سەلامی خوان لەسەر بێ تاکە کەس یەکەم جار بەڕێوەی بردووە. پێغەمبەر سەڵات و سەلام خۆی تەنیا بووە. هەموو پێغەمبەران یەک بە دوای یەکدا کە تەماشای کە یەکەم جار خۆیان بوون بە تەنیا، دوایی بوون بە دوو بوون بە سێ بوون بە فراوان بوون. هەندێکیان فراوانەکەشان هەر زۆر کەم بووە، یعنی مەحدود بووە، بەڵام هەر کۆڵیان نەداوە. جا بۆیە یعنی هەستکردن بە مەسئولیت شەرت نییە تو کۆمەڵ خەڵکی زۆرت لەگەڵ بێت، جا ئەو هەست بۆ مەسئولیتە بکەیت بە پێچەوانەوە. هەر کەس بۆ خۆی کە هەست بە مەسئولیت بکە نەتیجە گەورە دەبێت شتەکە. ئەو یەک لەوێ و یەک لەوێ لەوانەیە زۆر کەس یعنی من خۆم چەند کەسم بینی وڵێ کوڕە بەدەنگێکی منیش چ نابێ، گۆڕانکارێک دروست نابێت، بەس ناوانە بەدەنگێکی تۆ دەنگێکی من و دەنگێکی ئەو دەنگێکی ئەو خۆ دەبێتەوە سەریەک دەبێتە زۆر. ئەگەر سیرکەی بۆ نمونە پارتی دموکراتی کوردستان کە ئێستا لە پەرلەمانی ڕابردوو لە ئینتخاباتی ڕابردوو زۆرترین کورسی هەبووە، بەڵام ئەگەر تەماشای ڕێژەی دەنگەکانی بکەیت لەچاو ئەو ڕێژەی ئەوانەی کە حەقی دەنگدانیان هەبووە ناگاتە لە 15%، کەمتر لە 15%ەیە دەنگەکانی کە هێناوی 85 کوردستانەکەن، بەڵام 85 دەنگی پێ نەدا، بەڵام بە پێچەوانەوە بەو 15% کە دەنگی هێناوە حکمی هەموو سەدەکەی دەکات، نەگە هەر لە 185 و 78 لە 100% حکمەکەی دەکات. هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە ڕێژەی دەنگدان بۆ نمونە لە ئینتخاباتی ڕابردوو نەگەشتە لە 140، بەڵام ئەو دەنگانەی ئەوان بەو ڕێژەکەمەوە توانیان کورسێکی زۆر بەدەست بێنن. باش هەر ئەمێ بەڕاست دووە کە یەکێتی و پارتی سێ چوار جار سەرۆکایەتی هەرێم وادی دەستنیشان کرد بۆ هەڵبژاردننی ئەم خولە خۆزانانی و 2 ساڵە دووا کەوتوانە ئەوە لانی کەمەمە لە 22 23 بکرایە ئەوەی سە کۆتایی 24 کە ئاوا دوایانە خست و ینی خۆیان نەئایا بەدەستەوە ترسیان بوو لەم هەڵبژاردنە بەڕاست. خۆی دووشتە یەکەم بە تاکید ترسیان لەو هەڵبژاردنە هەیە و جەنابش دەزانی کە لە ڕابردوو کە بەڕسمی پارتی دموکراتی کوردستان ناڕازایی خۆی دەربڕی کە کوتی بایکۆتی هەڵبژاردن دەکەم و ئەوە بوو کە بووە هۆکاری ئەوەی کە جارێک کە هەڵبژاردن دوا بخرێ. بەشێکی ترسە بەڵێ، بەس بەشێکی تری پەیوەندی بەوەیە ئەوان حکمن حاکمن، ئەو حکمەی بیانەوێت دەیکەن بە ڕاست و بە خراپ و بە چاک و بە خراپ، بە چاک و بە خراپ خۆیان حاکمن، هەتا حکومە لەبەردەستیان بێ بۆ شێوەی ئەوان ئەوە باشە، یعنی هیچ گۆڕانکاریی کە دروست نەبێ. بەڵام ئێستا لە هەموو ئەگەرێکدا احتیمالی هەیە کە گۆڕانکاری دروست دەبێت، ئەو گۆڕانکاری شەرت نیە لە ساڵحی ئەوان بێ. بۆیە بەشێکیان لەوەی ترسە، بەشێکیش لەوەی کەمانەوەی ئەو سوڵتەیە بەو شێوەی بۆ ئەوان هیچ مشکلێکی تێدا نییە. باشە بە دیوێکی ترابین کاتێک کە بانگەشەی هەڵبژاردن یان چەند مانگێک ئەمێنێ بۆ هەڵبژاردن حکومەت دەسەکە بە پرۆژەی خزمەتگوزاری بچوو کۆمەڵە بەردی بناغەدانێ کۆمەڵە پرۆژە ئیفتیتاحەکە ئەمانەش هەر لەوەیە ینی حکومەت دەیەوێت وا لە هەندێک خەڵک بکە کە خۆش باوەڕە گرنگی با بۆ هەڵبژاردنە کە تۆزە لەو خەڵکی کارەیە دەنگی پێ بدە. ئەمەش هەر بۆ مانەوانە لە دەسەڵات بە بڕۆیتەوە. بەس پێمە بەس ئازەکە بپرسم کام حکومەتەکەی دەڤەری ئەو لایەن دەڤەری ئەم لا حکومەتی دەڤەری سلێمانی ئەڵێ ئەم حکومەتە حکومەتێکی خۆسەپێنی گەندەڵی دزی فلانی فلانە کە کۆتایی پێدێنین کە خوپیان وایە ئەوان کە لە کاتێکە ئەوان جێگیری سەرۆکی حکومەت و نیوەی حکومەتەکەشی ئەوانە. حکومەتەکەی ئەم لاژەڵێ ئێمە کۆمەڵە خەڵکی دز و فلان هەیە لە ناو حکومەت دەبێت لە ناوی بەرین و نایڵین لە مەودا بمێنێ. بەس نازانم کام حکومەتەمە بەستە. بە هەر حاڵ بەڕاستی ئەم حکومەتەی ئێمە ینی ناوی لە خۆی ناوە حکومەت بەڕاستی حکومەت نییە. چییە؟ ینی جۆرێکە لە خۆسەپاندن، جۆرێکە لە خۆسەپاندن هیچی تر نییە. ئەوەی کە دەشیکەن ئەفو پرسیار جوای پرسیارەکەت ئەوەی کە دەشیکەن بەس بۆ خەڵەتاندنی خەڵکە. ئەوە لێرە کە دەڵێن ڕیکلام دەکەن ئەڵێن ئەم حکومەتە خۆسەپێنە کۆتایی پێدێنین خۆتان بەشێکن لە حکومەتەکە ئەتا ئەم دقیقەیەش ئێدەیوە خۆتان لێ وەرنەدەرەوە هەر ئەم ڕۆژە ئێوە لێ دێنە دەرەوە حکومەتەکە کۆتایی پێدێت چکن وجودی نامێنێ. گوستم ئەوە بپرسم کاک حاجیانی ئەوەی کە ئێستا لەم بانگەشەی هەڵبژاردنە ینی هیچ جارێک و ئەم جارە ئاستی گرژیەکان وە قسەوتن و تەنانەت دەستبردن بۆ کۆمەڵە بابەت کە قەت ڕووی نەداوە بەرامبەر یەکتری ئەیکەن ئەمە ترسە لەو دەرئەنجامەی کە لەوە چێ لە بیستی دەیە چاوەڕیان بکە. من پێم وایە جۆرەکە لە ئیتفاق مابینیان نێوانیان دوای انتخابات بیستی مانگ انتخابات دەکرێت هەفتەیەک دوای دەرچوونی نەتیجەکە و ئەنجامەکان ئەبینی چۆن بەیەکەوە دادەنیشن و بەیەکەوە بەدەمێکەوە پێ دەکەن و هەموو ئەو شتانەی کە گوتراویشەوە دەیکەن بە گاڵتە و سوحبەت بێکەوە.
هیچ ئەسڵ و ئەساسی نییە ئەوەی کە دەگوترێ هەمووی ئەم پێم وایە جگەل لە هەڵخەڵەتاندنی خەڵک و جۆرێک لە هاندانەوەی ئەندامانی خۆیان بۆ سەر سندۆقەکان هیچی تر نییە. باش تەنابەت لە خولێک لە خولەکانە پەرلەمانتاری کۆمەڵی بوویت لە پەرلەمانی کوردستان. من ئەوەکو پەرلەمانتارێکی پێشوویان وەکو سیاسێک ئەمە لێ پرسم. باسمان کرد یەکێتی وا بەم حکومەتاڵە پارتیش باس لەوە کە سلێمانی ئاوەدان نییە وێرانە سلێمانی کارگەی تلیاکی لێ باشە بەڕاست کە ئەو حکومەتەکە بەدەست ئەوەیە حکومەتەکە حکومەتی ئەوە ئەم توانجدانە لە سلێمانی و لەم دەڤەرە ئەوە مای ئەوەیە کە ئەو ئەولی بێبەریە یان ئەوش بەشێکە لەو بابەتە. قوربان نە ئەم لە ئەم بەر و نە ئەو بەر هیچیان بێبەش نین لە هەمویان لە هەموو شتەکانە شەریکن ئەگەر شەریکیش نەبن شەڕیانە لەسەر ئەوەی ببن بە شەریک شەڕەکە لەسەر ئەوەیە شەڕەکە لەسەر شەراکەتە نەک لەسەر ئەوەی کە ئەم خراپە و با لە ناوی بەرێ کامەی ئەوان پێیان وایە دزیە ئەگەر ئەوەی بکاتە شەریک ئەوە هیچ ئەوە بوو بە نیشتیمان پەروەری و شتێکی باشە ئەگەر نەبوو بە شەریک ئەوە دزیە و تاوانە و خیانەتە و هەموو شتێکە. ئەوەی کە لەولا دەگوترێ سلێمانی وایە کۆمەڵک سلبیاتی لەسەر دەگوترێ خۆ ئەوان حاکم و دەسەڵاتن ئەی بۆ دێڵن وابێ ئەگەر ئەوان ئەڵێن لەولا بە پێچەوانەیە وایە ئەوانش خۆ هەر دیسان دەسەڵاتن بۆ دێڕن وابێ ڕاست نییە ئەوەش دیسان جۆرێکە وەکوتم لە هەڵخەڵەتاندنی خەڵک و هاندانی خەڵک بۆ ئەوەی کە بەرەو ڕووی ئەوانەوە بێت جارێکیکە. باش بەدەر لە یەکێتی و پارتی کۆمەڵێک لایەنمان هەیە و کۆمەڵێک ویست و قەواری نوێشمانە لەم هەڵبژاردنە دروست بوون ئەوەندی تۆ متابعەت کرد بێ لایەنەکانی دەرەوەی دەسەڵات لەم هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردنە گوتارەکانیان ئیش و کارەکانیان چۆن بووە؟ ئەوانەی دەرەوەی وەڵا بە تەئکید دەسەڵات لە دەرسی ئەم دوو حیزبە بووە ئەگەر حیزبێکیش لە حکوومەت بەشداری کرد بێ بەڕاستی وەزیرەکەی دەسەڵاتی مدیر عامەکەی نەبووە ئەساش لەگەڵدا بێ وایە من بەڵگەشم بۆ ئەوە هەیە حەز ناکەم لێرە باسی کەم وەزیر بڕیارێکی داوە لەسەر شتێک کە شتەکەی قانونی بۆ زۆر ئەوەش بووە بەس مدیر عامەکەی ڕای گرتووە نێشتوە لەبەرەوەی حیزبێکی تر بووە لەبەرەوەی لە یەکێتی و پارتی نەبووە لەبەرەوە دەسەڵات ئەم دوو حیزبە حساب بۆ خەڵکی تریان نەکردووە لە ڕابردووە لە ئێستاشدا هەر نایکەن بۆیە جێدەستی حیزبی تر و فڵانی تر بەڕاستی لە ئێستادا نییە لە حکوومەتی ئێستادا باسم لە گوتار لە کاتی هەڵمەتی بانگەشەیە بانگەشەکانی ئەمان چۆنە بینی ئەمن پێم وایە دەرەوەی دەسەڵات بە عموم بانگەشەی لایەنە سیاسەکان جگە لە یەکێتی و پارتی زەعیف دەیبینم بەڕاستی ئەوەش هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ چەند شتێک لەوانەیە یەک لەوانەیە ئیمکانەتی مالیان وەکو پێویست نەبێ دوو ینی ئیمکانەتی مادی دەوێت خۆ دەزانی بانگەشە و ئەوەکردن ئیمکانەتی مادی دەوێت حتا بۆ ئەندامەکانی کە دێنێرێ بۆ سەر سندوق و بۆ چاودێر پێویستی بە دیسان بە ئیمکانەتی مادی هەیە هەڵواسینی پۆستەرات و فڵان و فیسار دیسان پێویستی بە ئیمکانەتی مادی هەیە ئەوە بەشێکە بەشی دووەمی جۆرێکە لە ینی مەویزبوون لەو دەسەڵات و لەو گۆڕانکاریە ئەنگم پێم وایە کە غەڵەتە ئەوەیان کە بەشی داراییەکە زەعیفە ئەمە دەسەڵاتی خۆیانی تێدانە ئاساییە بەڵام بەشی دووەمەکە کە مەویز بێ خەڵک بە ترس و لەرزەوە بێتە ڕیکلامکردن و بانگەشەکردن ئەمە شتێکی زۆر خراپ. باش بینە سەر دەنگدەر ببڕۆی تۆ دەنگدەر تاکی دەنگدەری کوردی دەنگدەرێکی هۆشیارە ینی بۆ نمونە کەسێک لە عاشرەتێکە لە ناوچەیەکە کاتێک کەسێک لەم عاشرەتە خۆی هەڵبژێرە لەو ناوچەی خۆی هەڵبژێرە ئەم لەبەروی خزمێتی و لە عاشرەتەکەیەتی لە ناوچەکەیەتی دەنگی پێدایان نە دەنگدەری کورد وای لێ هاتووە لەسەر کوالێتی و شیاوێتی دەنگایە بۆنە هەر بە ئەمەگە لیستی کۆمەڵی دادگەری وەرگین لەو چلو ئەوەندە کاندیدەی هەیە ینی دەنگدەری کورد وای لێ هاتووە لەسەر خزم و دۆست و ناوچەگەرێتی دەنگنەدا لەسەر کوالەتی دەنگدا وەڵاهی من پێم وایە هەرتووشی هەیە یعنی شتێک نییە قەتعی بێ بڵێ هەمووی بە شێوەی کوالیتی دەنگ دەدات و چەماشای باشترین و ئەوەتر ینی باشترین و ڕێکوپێکترین کەس بکات و هەمووشی ئەوە نییە بڵێ دەنگ بە عشرێتەکەی و خزمەکەی و فڵانەکەی بکە ینی با بڵین جۆرێک لە ینی تێک هەڵکێشان هەیە لەو بارەیەوە دەنگدەری کورد شارەزایەکی باشی پەیدا کردووە بەڵام تا ئێساش نەگەوێتە ئەم ڕادەیە کە بە تەواوی ئێمە شارەزابین لە دەنگدان و لە هەڵبژاردننی کاندیدەکانمان دەبوایە وانەبین دەبوایە باشتر بێ بەس لەگەڵەوەشدا هەڵبژاردن لە هەرێمی کوردستان و لە عێراق بە شێوەیەکی گشتیش دەگە سیرکەن تازەیە ڕاستە هەڵبژاردن لە ڕابردوودا هەر هەبووە بەڵام هەڵبژاردنانە هەڵبژاردننی کارتۆنی بوون
ولا لە هەرێمی کوردستانی چەند هەڵبژاردن نەکراوە هەڵبژاردنەکان وەکو پێویست بەڕاستی ئەویش نەبوون بەرحاڵ بەڵام لەگەڵ ئەوەشدا بەشێکی باش خەڵک دەنگ بە کاندیدی بەهێز دەدا کاندید ئەو کاندیدەی کە بڕوای پێێتی بەشێکی باش جا زۆر جار وایە لە ناو حیزبەکە لەوانەیە ینی بۆ نمونە کەسانێکەنە دەنگ بە کۆمەڵی دادگەری دەدەن بەڵام دەگەڕن لە ناو کۆمەڵی دادگەری کام کاندید ینی لە بازنەکەی ئەو شیاوی ئەوەیە کە ئەو قەنەعەتی پێێتی ئەمە هەیە زۆر جار دەبینی کەسێک لە منتیقەیەک دەنگ دێنێ کە بۆ خۆی لەوانەیە شارەزایکی ئەو ینی هیچ کەس و خزم و دۆستێکی نەبێت لەو شوێنە بەڵامەوەی کە دەنجیان پێداوە بە شێوەیەک لە شێوەکان بڕوایان پێ بووە قەنەعەتیان پێ بوو بڕوایان بە تواناکەی هەبووە بۆیە هەرتوک لایەن هەیە بەڵام ئەمەیان جۆرێک لە جۆرەکان پێم وایە بۆ نمونە دەنگدەرانی کۆمەڵی دادگەری بە تایبەتی ئەگەر بە نمونە وەرگرم قەنەعەتم وایە زیاتر دەنگ بە کوالیتی دەدەن. باش کاک حاجی سەبارەت بە ئەو نەخشەی سیاسی باسمان کرد جارە بە ئەلەوە بپرسین تۆ وتت ئەم کۆمیسیۆنە ئەو ڕێکارانەی کە گرتوێتیە بەر دڵخۆشکردن بە چاوەڕا بردووە ئەگەر خبێت و خەڵک لەو ڕێژەیە کە چاوەڕوانەکرێت زیاتر بەشدار بێسە بۆ نمونە لە سلێمانی کە کەمترینێتی لە 1992 ئەوەی کارتی بایۆمەتری بۆ کراوەتە وەری گرتوێتەوە هەولێر 96 دهۆک 98 وەرگرتوێتەوە یعنی ئەگەر ئەمە ڕێژێکی باش لەم خەڵکە بچێتە سەر سندوقی دەنگدان دیسانە ئەو پرسیاراکەمەوە چاوەڕێ بکەین نەخشەی سیاسی لە هەرێمی کوردستان گۆڕێت بەتەکید ئەگەر ئەم خەڵکە ئەگەر ڕێژەی لە 1970 بچێ بۆ دەنگدان لە 1970 ناڵێم لە 1970 بەس گۆڕانکارێکی زۆر جەزری و گەورە ڕوودەدا بەڵام بە ئەوەش بزانین خەڵکێکی زۆریش هەیە ئەوەی کە جەناب باسی کرد بەشداری ینی کارتی بایۆمەتریەکانمەوتەوە بەس خەڵکێکی زۆریش هەیە ئەسەن کارتی بایۆمەتری هەر نییە هەر نەچووە بۆی کە کارتەکە دروستکە ئەوە شەر نییە ینی ئەم نەوەت و بۆ نمونە ئەم ڕێژەی 90 بۆ 92 بۆ 98ەکە شەر نییە ینی لە هەموو شوێن ئەوە ئاخیر شت بێ نە ئەم پێم وایە ڕێژەیەکی باشیش لەوانەیە ڕێژەی لە سەدا نازانم چەندە چون بەردەستم نییە بەڵام بەتەکید لە 125 کەمتر نییە کە ئەسڵەن کارتی دەنگدانیان نییە بەس ئەوە ناوێن دەرهێنراوە لە تۆمارەکە ینی دەرهاتوە ئەوانەیە کە کارتیان هەیە ئەوە مشکلەکەم لەوەیە ئەوانەی کە دەنگ کارتەکەیان نییە مشکلەکە جۆرێک لە هەر لە سەرەتاوە زۆر قەنەعەتیان بەوە نەبوو بچن بۆ دەنگدان بۆیە گرنگیان پێ نەداوە بەس هەست ناکەی ئێستا لەم کاتی بانگەشەیە بەوەی هەندێک هەڵوێستەوە بەوەی هەندێک گوتارەوە بەوەی هەندێک کەسایەتیەوە کە سەرداری ماڵی کراوە کە بەرنمەیەکی بینیوە ئێستا ڕەئی گۆڕاوە و کارتەکەشی نوێ نەکردەوە کۆڵی دەسی لە بنی هەمانەکە دەرچووە بەڕێوایە وایە وەس خەڵکێکی شەیە کارتەکەشی هەیە من خەڵکەکەم بینیوە لەو چەند ڕۆژەی ڕابردوو کە بانگەشە گەرمە و گفتوگۆ دەکرێت ئەوانە خەڵکەکەم بینیوە وتوێتی وەڵا بەتەمان نەبوومە بچم دەنگ بدەم بەدەسا ڕێم گۆڕاوە بەڵێ دەچم ئەمە بەشەیە یعنی پێشبینیەکەی ئەم جارە ئاستی بەشداری خەڵک لە هەر چوار بازنەکە بەپی تایبەتمەندی خۆی بەرزتر بێ لە جارانی پێشوو بوون لە 2010 لە 2014 تەسەوەر دەکەم بەڵێ ئەم جارە دەنگدان و بەشداریکردن لە دەنگدان ڕێژەکەی باشتر بێت لە ڕابردوو چون خەڵک ئومێدێکی بۆ گەڕاوەتەوە و چاوەڕێی ئەوە دەکات ئەم ئومێدەی خۆی بیبینێ ئەمە بەچ دەیبێنێ بە دەنگدان بەوەی کە دەزانێت دەنگی ئەم جارە وەکو جارانی ڕابردوو نییە و ئومێد هەیە ئەو دەنگەن بە ئاسانی نافەوتێنرێ یعنی ئەوە نییە وەکو جارانی ڕابردوو خەڵک بتوانێت هێزی سیاسی بە هێزی چەک سندوقەکە بگۆڕێ ئەم جارە ئەو شتانە تەسەوڕ ناکەم بتوانن شتیوا بکەن بۆیش یەک شتی کەش کە زۆر مهمە کاکدانە لە بیرمان نەچێ ئەویش ئەوەیە کە هەرێمی کوردستان کراوە بە چوار بازنەی دەنگدانەوە ئەم چوار بازنەیە بۆ خۆی جۆرێک لە زەمانەتی داوە بە پاکی هەڵبژاردن چۆن ئەگەروانە بە ینی خەلەلەکە چی بوو بۆ نمونە لە ڕابردوو لە هەندێک سنوور لە منتیقەی با بڵێن منتیقەی دهۆک و ئەولە ڕێژەی دەنگدان لە 1990 و ئەوانە بوو بەڵام هاتین لە سلێمانی لە 145 بوو ئەمە چی دەکرد هەموو دەنگەکان کۆ دەکرایەوە لەسەر بە هەموو بازنەکانی ئێستا کە کراوە چوار بازنە هەرێمی کوردستان یەک باز نەبوو کە یەک باز نەبوو دەنگێک لە دهۆک و دەنگێک لە هەڵەبجە یعنی دەکرا کۆ بکرێتەوە پێکەوە
ئەم کۆکردنەوەی وای دەکرد بۆ نمونە ڕێژەی بەشداریکردن لە دەنگدان ئەگەر ئەگە سلێمانی بۆ نمونە حەقی 30 کورسی کەسە 36 کورسی کەسی شەشی هەیە بڵێ 36 کەسی شەشی هەیە بەڵێ شارێکی کە بابڵێن ڕێژەی دەنگدانی زۆر بەرزە حەقی 20 هەیە بەڵام ئەو کاتە ئەم ڕێژەی دەنگدانە وای دەکرد کە قیمەتی کورسی زۆر بەرز کاتەوە لە مقابل خەڵکی سلێمانی کە بەشداریەکی کەمی هەیە لە دەنگدان مەغدور دەبوو بەوەی کە کەمترین ئەندامی نوێنەری ئەم شارە دەچوو بۆ پەرلەمان بەڵام ئەم شارەی تر کە بەشدارێکی زۆری دەکرد کورسیەکانی قیمەتی کورسی بەرز دەکردەوە کورسیەکانی خۆی پێ بەرز دەکردەوە ئەو لایەنە و لە مقابلیش زۆرترین دەنجی دەبوو لە ناو پەرلەمان بەڵام جارە وانە ئەم جارە بۆ نمونە سلێمانی کە 36 کورسی هەیە ئەگەر ڕێژەی بەشداریکردن لە 120 بێ هەر 36 دەڕوا لە 180 بێ هەر 36 دەڕوا بەڵام کێ دەڕوا ئەوە مهمە لێرە ئەوە مهمە لەو 36 کەسە کام ئەندام پەرلەمان و نوێنەری کام لیست دەڕوا کامەیە کە دەتوانێت نوێنەراتی ئەو میلەتە بکات لە ناو پەرلەمان بەڵام وەکو ڕۆشتن هەروەکو خۆیەتی بۆ نمونە بۆی هەیە ئەم جارە لە ئەگەر ڕێژەی بەشداریکردن بۆ نمونە لە سلێمانی لە 160 بێ لەوانەیە قیمەتی کورسی بۆ نمونە 15,000 بێ تۆ بڵێ 15,000 بێ بەڵام ئەگەر ڕێژەی بەشداریکردن بۆ نمونە لە دهۆک لە 190 بێ لەوانەیە قیمەتی کورسی بچێتە 25,000 دەنگ قیمەتی کورسی زیاد دەکات لەبەرەوەی ڕێژەی بەشداریکردن زیادی کردووە لەوێ پەرلەمانتارێک بە 25,000 دەنگ بێتە پەرلەمانتار لێرە بە 15,000 دەرەچێت بەڵام دوجار پەرلەمانتارەکانی دهۆک هەر دەڕۆن وەکو خۆیان نەکام دەکەن نەزیاد سلێمانیش هەر دەڕۆ وەکو خۆی هەولێرش وەکو خۆی هەڵبجەش وەکو خۆی ئەمە ینی ڕامەکەشە بۆ پرسیارێکی تر ئەگەر خەڵک نەچێ بۆ دەنگدان بۆ نمونە گریمان لا سامەحەڵڵا کە ئیشەڵڵا ئەم جارەوانە بێ گریمان لە 170 خەڵک نەچوو بۆ دەنگدان لە 130 چوو کاک حاجی پرسیارەکە لەوەیە لە 100 هەرچەنێ بچێت ئەو 95 کورسیە گشتی ئەم جارە دانراوە هەرە بنە پەرلەمانتار هەر دەبنە پەرلەمانتار وانە بەڵێ هیچ ینی لە عەدەدی پەرلەمانتارەکە کەم ناکات بەڵام چی لێ دێ قیمەتی کورسیەکە کەم دەکاتەوە بۆ نمونە ئەگەر قیمەتی کورسی معدل وەرگرین 20,000 دەنگ بێ بە ڕێژەی لە 100 بۆ نمونە 15 لەوانەیە قیمەتی کورسی بێتە 10,000 یان با بڵێن 7,000 بە 7,000 دەنگ دەبێت ئەندام پەرلەمان نوێنەرەکە باش لەم ڕۆژانەیە ئاستی گرژیەکانی بینی یەکێتی و پارتی گەیشتە ئەوەی کە لێدوانێکی با بڵین تۆمارێکی دەنگی تەلەفۆنی بڵاو کرایەوە بەشێک لە چاودێران قسەکە من ئەلەمەیە بەشێک لە چاودێران ترسیانە بوتیان لەوە ئەچێ ئەمە وا بکە انتخابات دوا بکەویان نەکرێ بەڵام ئێستا ترسێکی تر هەیە بەڕاستی کاک حاجی تا چەند لای تو ئەمەیە ئەم هەڵبژاردنە گەر بەو شێوازە بێ کە جەنابەت باسێکێت و خەڵک چاوەڕێ ئیشەڵڵا وا بێ خەڵکێکی زۆر بەشداری بکە گۆڕانکاری ڕووبا 20 مانگ هەڵبژار نەکرێ 21 22 نەتیجە ئەعلان نەکرێ یان لە ڕێی بریکاری لایەنە سیاسەکان و حیزبولانەکان دەنگی خۆیان بڵاوەکەنەوە ئەگەر بە دڵی یەکێک لە لایەنەکانی دەسەڵات نەبوو گومان هەیە نەتیجە قوبوڵ نەکرێ تۆز بەدووری دەبینم من ڕاستە لەوانەیە ئەگەر بە دڵی یەکێک لە لایەنە سیاسەکان نەبوو بە تایبەتی لایەنە سیاسە گەورەکان بۆ بە تایبەتی تریش یەکێتی و پارتی کە جۆرێک بەهۆی چەکەوە خۆیان سەپاندووە خۆ دەسەپێنن دەتوانن گرفت دروستکەن بەڵام دوجار پەرلەمان و ئەم پەرلەمانە وەکو بڵێ دەسەپێ ئەنی زەرری زیاتر لە یەکە نەگەر شتیوا بکەن بە تەئکید زەرەر زیادەکەن سۆمعیان پێ لە کەدار دەبێت زیاتر و هیوادارم شتیواژ نەکەن چون بۆ خۆیان خراپە بۆ هەرێمی کوردستان خراپە بۆ سومعی هەرێمی کوردستان خراپە کە تا ئێستا تەغزیریان نەکردووە لە بەهەدەردانی سومعی هەرێمی کوردستان بەداخەوە باش ئەکرێت لەم کاتێکەمە لە کاتی بانگەشین بەپی ڕێکارەکانی کۆمیسیۆن نابێ هیچ کاندیدێک ئەگەر پۆستێکی ئیداری هەبوو حکومی هەبوو بەکاری بێنەوە نیە بەڵام ئەبینین دەسەڵات زۆرترین پرۆژە لەم کاتانایە ئفتتاحەکە و ئەیکاتەوە و سەرۆکوەزیران و وەزیرەکان و لایەنەکان یعنی بم پۆستانی خۆیان و ئیش ئەکەن بەڕاستی تا چەند ئەمە ینی حاڵەتێکی تەندروستە بە بڕۆیتەوە هیوادارم ئەوە ببێتە بەعکسەوە بۆیان هەڵبگەڕێتەوە خەڵک ینی خەڵکی هەرێمی کوردستان خەڵکی واعی و شارەزایە ئەزانێ وەزعی معاشەکەی وەزعی ژیانەکەی ئەو هەموو تانکەرانە لەبەر چاویەوە دەبینێت کە چۆن دەڕوا بە بۆڕی چۆن نەوت دەڕوا و هیچیش دیار نییە
ئێستا بە پرۆژێ بچووک بچووک خەڵتانی خەڵکو ئەو دوای پەرلەمانیش احتیمالە ئەو پرۆژانە هیچی سەر نەگرێت و هەر قسە بێ خەڵک ئەوەیان بەسەردا عکس کاتەوە ومێت دەکەم خەڵک بەسەرندا عکس کاتەوە لە باتی ئەوەی کە دەستخۆشیان لێ بکە عقوبەیاندا بەوەی کە دەنجیان پێ نەدا. چەند مانگێکە موچیان دواخستۆ بە بیانووی ئەوەی کە نزیک بە 250 تا 300 میلیارد بۆ نمونە کورتێنان هەیە بەس بەپی زانیاریەکان بڕیارە لەم یەک دوو ڕۆژە بەغا هیچی نەناردۆ پارە ینی ئەوەی کە کورتێنانە بە حساب هەر کورتێنانە بەس حکوومەتی ماوە بەسەرچێرم بڕیاریاوە پێش هەڵبژاردن موچەی مانگی نوۆش دابشکا ئەی ئەمە لە چی کە کورتێنانە ئەمە لە چی چۆن ئەم موچێ دابشەکەی کاکدانا کورتێنان وجودی نییە ئەسڵ ئەساسی نییە ئەو هەموو داهاتەی هەرێمی کوردستان کە دەگەڕێتەوە کە داهاتی هەرسێ مەحافەزەی هەولێر و سلێمانی و دهۆک کە ئێستا هەڵەبجەش هاتوۆتە سەر زیاترە لە داهاتی هەموو محافەزەکانی تری عراق داهاتی ناوخۆی لە هەر پانزەکە زیاترە نەکە بەقەدەرەوە زیاترە بەهۆی چی بەهۆی ئەو ڕووتارنەوەی کە لە خەڵک دەکرێت زەریبەی شەریکات لە قەرەهەنجیر لێرە لە سلێمان لە قەرەهەنجیر لە پردێ بڕۆ خوارەوە لە 103 لێرە لە هەرێمی کوردستان لە 115 ئەمە بۆ خزمەتی میلەت بەکارێتەوە خزمەتی میلەتی چێ دەیبینێ ئەو پارەیە کە جاران دەیانگو دەدرێت بۆ معاش بەکاری دێنێن ئێستا معاش لە بەغداوە دێ ئێنار لە بەغداوە نایە معاش ئەی ئەو پارەیە چی لێ دێ کارەبا بۆ کە داهاتێکی زۆر گەورەیە کارەبا بۆ پرۆژە سناعیەکان لە پردێ بەرەو خوار لە قەرەهەنجیر بەرەو خوار وحدەیەک بە 6 دینارە ئەی لێرە 120 دینارە لانی کەمەکەی ئەگەر کابرام شەریکەکە محەتەی خۆشی هەبێ کە کام شەریکەی کە وەسەتە مانگانە بەلانی کەم 1 میلیارد دینار پارەی کارەبا دەدا یەک شەریکە بۆ یەک بانک بەلانی کەم کە شەریکەیەکی وەسەت بێ ئەم داهاتەدا حکومەتی قوبوڵەکە ئەو شەریکانە مەگەر ئەوەیشی تایبەتی ژێربەژێری خۆیان بێ ئەگەنا نەخێر هەر 15 ڕۆژ دوای سەری مانگ ئەبێ پارەکە دابێ ئەگەنا کێشەی کاربار بۆ دروستەکەن و کابرا بۆ نمونە معمەلێکە 200 کرێکاری هەیە هەڕەشەی لەکەن ئەگەر پارەکە لە ماوەی 10 ڕۆژە پارەکەت نەدەی 10 ڕۆژ لە 10 ڕۆژە پارەکەت نەدەی ئەمە کارەباکەت دەبڕین ئەو صاحب شەریکەش هەرچی کردو بێ پەیدایکە ئەو پارەیە لەبەرەوەی 200 کرێکاری هەیە بێ ئیش دەمێنێتەوە بەلانی کەم ینی زەرێکی زۆر دەکا و شەریکاتی ئینتاجی ناکرێ بۆ وەستێ وەستانی زەرەرە هەموو ڕۆژێک زەرەری گەورە بە دوای خۆی دادێنێ یان ڕاستە قازانج ناکات زەرەریش دەکات باش ئەم هەڵبژاردنە ئەوەنی نەماوە 15 مانگ بانگەشە ڕاوەستێ ڕۆژی هێنی دەنگدانی تایبەتە ڕۆژی یەکشەممە دەنگدانی گشتێویستیمان طبعاً بەپی بڕیاری بێ کۆمیسیۆن 24 ساعت ڕایەگەنێ ئەوش نەبێت لە ڕێی بریکاری لایەنە سیاسەکانەوە خۆ دەزانی یەکسەر هەر حیزبێک دەنگی خۆی بڵاوەکاتەوە بە بڕوای تۆ سیناریۆکان بۆ پێگەرانی حکوومەت کابینەیدا ئاسانە بێ ئەم جارە پێم وایە پێم وایە ئەم سیناریۆنەی کە دێتە پێشەوە دوای ئەم هەڵبژاردنە بۆ پێکێنانی حکوومەت زۆر سەخت دەبێ بۆ لەبەرەوەی ئەم جارە تەسەوڕ ناکەم یەکێتی و پارتی بە هەرتووکیانەوە بتوانن ببن بە نیوەی پەرلەمان بەدەست بێنن ئەگەر نەیانتوانین ئاواتە یان زانیاریە یان خوێندنەوەی چکن زانیاری لە خۆی گەورە علم و غەیب بزانێ ینی غەیب نییە ینی بەس بەپێی ئەوەی خوێندنەوەی من یەکێتی و پارتی ناتوانن ببن بە نیو زائید یەک پێویستیان بەلایەنی تر هەیە و یەکێتی و پارتیش بە ئاسانی ناتوانن پێک بێن هەرخۆیان جارە پێک نایەن ینی بۆ من ئەگەر بۆ بیر خۆمانی بێنەوە لە انتخاباتی ڕابردوو و لە پێکەنانی حکوومەتی ڕابردوو پارتی لەگەڵ گۆڕان پێک هات کە بوو بە نیو زائید یەک لەگەڵ 11 کورسەکەی کۆتاکان کە ئەمەش نەماوە ئێستا نیو زائید یەکی پێکەنا و بێم نەدبوو لە یەکێتی چەند کورسێکی بۆ یەکێتی دیاریکە چەند شوێنێکی بۆ ڕازی وەرە ڕازیشنی کەیف خۆت بێمنەتی کرد بۆ ێژ ئەویش ناچار بوو چوو بەشداری کرد و بەشداری لە حکوومەتەکەی کرد بەڵام ئەم جارە وان نییە ئەم جارە کە ئەڵی یەکێتی و پارتی جارە خۆیان بە ئاسانی ڕێک ناکەون لەبەر میلەتە بە ئاسانی ڕێک ناکەونیان لەبەر پۆستەکانی خۆیانە قوربان میلەت ئەوان پێیان وایە ئەوی ئەوان بیکەن ڕاستە ئەوەی کە میلەت دەیڵێ ئەبێ بە دوای ئەوان کەوێ نەخێر لەبەر خۆیانە مەسلحەتی حیزبی خۆیان لەبەر چاو دەگرن ینی ئەوە واقعە ینی بەبێ پەردەوە ینی
دەگوترێ ڕاستیشە ینی ئەوان مەسلحەتی حیزبەکەی خۆیان لە بەرچاو دەگرن و پێشیان وایە میلەت لەگەڵ ئەوەندایە بۆیش ئەهامە چەندێکمان هەیە و چەند کورسیمان هەیە ئەوەی ئەوە بەسەر چاوی خەڵکدا دەنەوە و حەقیشیانە ها یعنی ئەوان دەڵێن ئێمە زۆرینەین و خەڵک دەنگی بە ئێمە داوە خەڵک ئێمەی دەوێ بۆیە ئێمە چی بڵێن ئەوەی ئێمە ڕاستە. حاجی بلال ئەکرێ یەکێ لە سیناریۆکان ئەوە بێ لایەنەکانی دەرەوە یەکێتی و پارتی بەو لیستە تازانەی کە هەیە و بە ئەوانی کە پێشتریشە بوون نیوە زایدێکی پەرلەمان بێنن هیوادارم زەحمەتە ینی زەحمەتە بۆ معنای ناکە نیو زائید یەک بێنن زەحمەتە بتوانن حکومەتەکە پێک بێنن بەس هیوادارم بتوانن 2000 یەکێتی و پارتی لەبەرەوەی دەسەڵاتیان هەیە لەبەرەوەی چەکیان پێەیە تا ئەو چەکیان لەبەر دەستدا بێ تا هێزی پێشمەرگە و ئاسایش و دەسەڵاتی عسکەریان لەبەر دەستدا بێ بە ئاسانی کۆڵ نادەن بەڵام 2000 ئەوەی کە کۆڵیان پێدەدا دەنجی میلەتە کە میلەت دەنجیدا و لە ناو هۆڵی پەرلەمان زەعیف بوون لە ناو هۆڵی پەرلەمان کۆمەڵێک یاسا و ڕێسا دەرکرا کە هێزی عسکەری لە دەستی حیزبدا نەمێنێ ئەو کاتە بە ئاسانی دەکرێت هەموو گۆڕانکارێکی کەواتە ئەرکی لایەنەکانی دەرەوە یەکێتی و پارتیش لە دوای بیستیدا قورسەوە نیە بەتاکید قورسە چۆن لەگەڵ کێ بتوان حکومەت پێ بەتاکید قورسترە و مەسئولیەتێکی زیاترشان لە سەرشان دەبێت ئەبێ ینی بە جۆرە لە جۆرەکان دەست و پەنجە نەرمکەن لەگەڵ یەکتر بزانن ئەگەر بەیەکەوە نەبن پارتی و یەکێتی دوای ئینتیخابات بە دڵنیاییەوە ئەوان دەبنەوە یەک و یەک بە حیزبەکان دادەپڵۆسنەوە ئەبێ ئەوان لە دوای هەڵبژاردن ئینتیخابات ڕێژەی کورسەکان بە هەر شێوەیەک بێت بە هەر ڕقمێک بێت ئەبێ ئەم لایەنانە پشتی یەک بگرن پشتی یەک نەگرن یەک بە یەک دەیان خۆن. زۆر باشە زۆر بەڕێز بلال سلێمان چاودەری سیاسی سوپاس بووی کە لەو تەوەرێ لەگەڵمان بوویت. سوپاس بۆ تۆش کاڵانەی بەڕێز. سەلام جا من پێشەوەی کۆتایی بە ینی بەرنامەکە بێنم زانیاریکی گرنگەیە حەزەکەم لێرە بۆ بینەرانی ینی ئاشکرا بکەم ئەوی ژەوەیە کە بەڕێزان بە پێی زانیاریەکان پێشتر وا بڕیار بوو کۆمیسیۆن تا ڕۆژی هەڵبژاردن تا 20 مانگ ئەو کارتانەی بایۆمەتری کە لە بنکەکانی دەنگدان ماوە بیداتەوە بە هاوڵاتیان بەڵام ئێستا بڕیارێکیان دەرکردووە کە تا دەوامی فەرمی ڕۆژی 15 مانگ تا سعات چەند داوامی فەرمی هەیە تا ئەو کاتە کارت ئەدرێتەوە تر دوای ئەوە واتە تا ڕۆژی سێشەممە دوای ئەوە کارت نادرێتەوە ئەمە یەک دوو زۆر کەس ئەڵێ من کارتی بایۆمەتریم تازە نەکردوەوە چی بکەم نەچوم بۆ کارتەکە بەڵام زۆر بەڕێزەیە ئێمە ڕۆژانە ئاگادارین کە چۆ بۆ پاسپۆرت چۆ بۆ دوێکردنەوەی شۆفێری چۆ بۆ فۆرمی خۆراک بوویچێک لە دایرەکانی حکوومەت یێرم پیان و تۆ بڕۆ بۆ لای ئەو فەرمانبەرانە ئەگەر بایۆمەتری نیە بایۆمەتری بکە ئێستا هەر بیری نەماوە چووە لە دایرەیەک بایۆمەتری کردووە ئێستا بچێتەوە بۆ بنکەی دەنگدانەکەی ئەم یەک دوو ڕۆژە ماوە دووشەمە و سێشەمە بەیانی دوو بەیانی خێرا فریا بکەون بچنە بنکەکانی دەنگدان هەوەیەکی ئەحوال مەدەنی یا کارتێکی نیشتیمانیتان پێ بڵێ کاکەمە هاتووین کارتەکەمان وەرگینەوە ئەگەڕن ئەگەرتیای بوو ئەو ڕۆژە لەو فەرمانگەیە ساڵێ دوان سیان لەمەوە پێش تازت کردبێتەوە کارتەکەت پێدەنەوە چەند کەس ئاوا چۆتە بنکەکان کارتەکانیان وەرگێتەوە بۆیە ئەو دوو خاڵە گرنگ بوو بەلامەوە ئێوە ئاگادار بن هەموو لایەک بەخوای گەورە سپێرین تاڵکەیەکی نوێ لە پرۆگرامی ئەمڕۆ خواتان لەگەڵ